وڵاتانی گیان ڕێکارەکانیان بۆ ڕێگری لە بڵاوبوونەوەی زیاتری ڤایرۆسی کۆڕۆنا چڕ کردوێتەوە و بەپێی ئامارەکان لە 80 وڵاتی گیان ژمارەی توشبووان بە ڤایرۆسی کۆڕۆنا 100,000 کەسی تێپەڕاند و لەو ژمارەیەش 80,000 کەسیان لە وڵاتی چینی. ژمارەوانشی چاک بوونەتەوە زیاتر لە 150 تێپەڕاند و ژمارەکان بۆ 56,000 کەس بەرز بۆتەوە و ئەو کەسانەشی کە لە سەرانسەری جیهان بەهۆی ڤایرۆسەکەەوە گیانیان لەدەستداوە بۆ زیاتر لە 3400 کەس بەرز بۆتەوە. ڕێکخراوی تەندروستی جیهانیش ڕخنە لە هەندێک لە وڵاتان دەگرێت بەهۆی کەم تەرخەمیان لە ڕووبەڕووبوونەوەی کۆڕۆنا. تیدروس ئەدهانۆم بەڕێوەبەری گشتی ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕخنەی لە هەندێک لە وڵاتان گرت کە ڕێکارەکانیان بۆ ڕووبەڕووبوونەوە لەگەڵ پەتای کۆڕۆنا لە ئاستی مەترسیەکانی ئەو پەتایەدا نییە. لە عێراقیش توشبوویەکی ڤایرۆسی کۆڕۆنا چاک بووە و نەخۆشخانەی بەجێهێشت بەوەش بوو بە یەکەم کەس کە لە پەتاکە چاک بۆتەوە. بەبوونی دەرچوونیشی لە نەخۆشخانە بە ئامادەبوونی بەڕێوەبەری گشتی فەرمانگەی تەندروستی کەرخ لە بەغدا ئاهەنگی بۆ ڕێکخرا. ئێستا ژمارەی توشبووان لە عێراق بۆ 38 کەس بەرز بۆتەوە بەڵام ئەمڕۆ هیچ حاڵەتێکی نوێ تۆمار نەکراوە. لە ئێرانیش بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە حوسێن شێخولئیسلام بریکاری وەزیری پێشووتری دەرەوەی ئێران گیانی لەدەستدا. هاوکات ژمارەی و کەسانی لە وڵاتە گیانە لەدەستداوە گەیشتە 124 کەس و ژماری توشبووانیش 4700 کەسی تێپەڕاند. لە هەمان کاتیشدا فاتیمە ڕەحبەر پەرلەمانتاری ئێرانی بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە بێهۆشە و باری تەندروستی ناجێگیرە. ئاژانسی هەواڵی فەرمی سعودیەش بڵاوی کردەوە دوای هۆشداریدان لەوەی کە هاوڵاتیانی سعودیە نەچنە ئێران ئەوانەی بە پێچەوانەی ئەو هۆشداریەوە مامەڵە بکەن ڕێوشێنی توندیان بەرامبەر دەگرێتە بەر. هەروەها وەزارەتی ڕۆشنبیری ئەو وڵاتە دواخستنی وادەی کردنەوەی پێشانگای نێودەوڵەتی ڕیازیشی بۆ کتێب ڕاگەاند. هاوکات لە چوارچێوەی ڕێوشێنەکان بۆ بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا قەتەر مەرجی بەکارهێنانی پاسپۆرتی بۆ هاتوچۆی وڵاتەکەی دانا. نووسینگەی پەیوەندیەکانی حکوومەتی قەتەر ڕایگەیاند کە پێویستە هەموو هاوڵاتیانی وڵاتەکەیان و هاوڵاتیانی وڵاتانی کەنداو لە بری ناسنامە پاسپۆرت بۆ هاتوچۆی قەتەر بەکاربێنن. لە بەریتانیاش بەرپرسانی تەندروستی تۆمارکردنی دووەم حاڵەتی گیان لە دەستدان بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە لە وڵاتە ڕادەگەیەنن. پێشتر بەریتانیا ڕایگەیاند بوو ژمارەی ئەو کەسانی لە وڵاتە تووشی کۆڕۆنا بوون گەیشتونەتە 115 کەس. لە ئەمریکاش دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا واژۆی لەسەر خەرجکردنی 8 ملیار و 300 میلیۆن دۆلار بۆ ڕووبەڕووبوونەوە ڤایرۆسی کۆڕۆنا کرد. بۆ یەکەم جار ڤایرۆسی کۆڕۆنا لە 12 کانونی یەکەمی ساڵی 2019 لە شاری ووهان ڕۆژهەڵاتی چین سەری هەڵدا. لە ئێستاشدا لە 80 وڵاتی جیهان بڵاو بۆتەوە. ڕێکخراوی تەندروستی جیهانیش باری لە ناکاوی بەهۆی ئەو ڤایرۆسەوە لە تەواوی جیهاندا ڕاگەیاند.